کۆمەڵی دادگەری کوردستان نیگەرانە لە دواکەوتنی موچەی بەشێک لە وەزارەتەکان و خانەنشینان بەهۆی ململانەی نێوان دوو حیزبی دەسەڵاتداری هەرێمەوە. وتەبێژی کۆمەڵی دادگەری ڕای دەگەێنێت چیتر جێگەی قبولکردن نییە یاری بە موچە و قووتی هاوڵاتیانەوە بکرێت و ناکرێت دوو حیزبی دەسەڵاتدار بژێوی هاوڵاتیان تێکەڵی ململانێ سیاسیەکانیان بکەن. ئەمانە دوایی گروتین و ناڕەزایەتێکی جەماوەری لێ دروستە بێ خەڵک ڕژێتە سەر شەقام جا گلەیەکەن لە هاوڵاتیان و وڵا لە هەندێک حزب گلەیەکەن و هەندێک جار پەیامیشە نێرن و لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و وڵا هێوەهانی خەڵکردن نەخێر ئەم دوو حزبە بە تەسلیم نەکردنیان بۆ داهاتی نێوخۆی کە پارەی جەماوەر و خەڵکی کوردستانە بە دارایی بۆی موچەی پێبدا و بە دواخستنی موچەکان و بۆ بەوەی کەوا مانگی هەموو ساڵێ مانگە دوو مانگی موچە بخورێت و نەدرێ بە موچە خۆران ئەمانە فعلە ناڕەزایەتی دروست دەکا و هەموو جارێکیش ناڕەزایەتەکان تونتر ئەبن. وتەبێژی کۆمەڵی دادگەری دەڵێت ئەگەر حکومەت ڕاست دەکات با بە راپۆرت وەڵامی پەرلەمانتاران بداتەوە. لە کاتێکدا باسییان لەوە کردووە گەندەڵی لە دەواازە سنووریەکان کۆنتترۆل دەکەن بەڵام دەرکەوتووە کە ڕاست نەبووە. لە هەمان کاتدا باز لەوە دەکرێت داهاتی ناوخۆ بەشێکی زۆری دیار نامێنێت و داهاتی بەشێک لە بەڕێوەبراتیەکانیش ون دەکرێت. لە جێگەی چارەسەری کێشەکان پارتی و یەکێتی تۆمەت بە یەکتر دەبەخشنەوە و موچەخۆران باجەکەی دەدەن. ئەنێوە چیتر قابلی قبول نییە ڕاستەکەی موچەخۆر هەممانێکی بفەوتێ و ویان ئەفەوتێ بۆیان وڵا کەی حکومت کێ داتەوە توانێت ئێستا لە 20 چینە 22 این حەفە بداتەوە نایداتەوە ئەی خوات ئەخورێ ئەو مافی موچەخۆران ئەگەر وا بێ مانگێکیشان ئەفەوتێ کە داهات ناگەڕێتەوە داهاتی نێوخۆ پارەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ناگەڕێتەوە بۆ جاو دەنگویانەی کە هەیە کە هەندێک لەو بەڕێوەبەرایەتیانە کە مانگانە ینی پارەکان ئەبرێ بۆ شوێنی نادیار و قرار بوو قراری حکومت و هەردوو حزیش بوو کە قاچاقچێتی لە سنوورەکان کۆنتترۆل بکرێ هەموو قسەی پەرلەمانتاران باز لەوە دەکا جا نابێ ئەوەیش جێ پرسیارە کە تۆ بێجا پەرلەمانتاران بخێتە ژێر پرسیار و هەندێک بەرپرس گاڵتە بە پەرلەمان و بە پەرلەمانتاران وەڵامیان دەنەوە وڵێن ڕاست ناکەن بەم داتایانە. لە کاتێکدا پەرلەمانتاران بە بەڵگەوە باز لە دیارنەمانی داهاتی ناوخۆ دەکەن و مانگانە باشکرا جیاوازی گەورە لە نێوان داهاتی ناوخۆ دروست دەبێت و هەست بە نەگەڕانەوەی بەشێکی ئەو داهاتە دەکرێت تا ئێستاش داهاتی مانگی 11 نەگەڕاوەتەوە کە هۆکارە بۆ دابەژنەکردنی موچە بەڵام حکومەت بێدەنگە. ڕامیە عوسمان کەناڵی پێیام سلێمانی.